See you. How are you? ئەمڕۆ خۆشحاڵ بن بە سەردانی کونسوڵی گشتی وڵاتی ئەڵمانیا بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران لەم سەردانە جەنابی کونسوڵ و وەفدی یاوەری لە دانیشتنێکی زیاتر لە کاتژمێری باسمان لە ئیدارەی سەربەخۆی سۆران و ئامانجەکانی هەبوونی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ جەنابی کونسوڵشی کردەوە و دۆخی سیاسی و ئەمنی ئەم ناوچێمان بۆ جەنابی کونسوڵشی کردەوە و سوپاسی وڵاتی ئەڵمانیامان کرد کە هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەزمموی هەرێمی کوردستان هاوکاری و پاڵپشتێکی باشی ئەم ئەزممونە بووە بە تایبەتی لە ڕوبەڕووبوونەوەی شەڕی دژی داعش کە وڵاتی ئەڵمانیا پشتگیریشی معنەوی و مادی و لە ڕووی سەربازیشەوە باز بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هەر لەم دانیشتنە چەندین پرۆژەی خزمەتگوزاری باسی لێوەکرا و چەند پرۆژەیەکی دیکە بە تایبەتی پرۆژەکانی ژینگە پارێزی پرۆژەی سوودوەرگرتن لە تیشتی خۆر بۆ وزەی کارەبا و پرۆژەی خاوێنکردنەوەی ئاو کە بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی سۆران ئێستا ئەم پرۆژەیە لە دیزایندایە و کونسوڵی گشتی زۆر خۆشحاڵ بوو بە ئەو پرۆژانە و پەیمانی ئەوەی دەکا بتوانن هاوکار بن بە تایبەتی لە ڕێگای ڕێکخراوی ئایسێتی ئەڵمانی کە دەورێکی باڵای هەبووە لە جێبەجێکردنی پرۆژەکان لە تەواوی سنوورەکانی هەم هەرێمی کوردستان و لە ئیدارەی سەربەخۆی سۆرانیشەوە ئێمە جارێک کە بە ناوی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران بە خێرهاتنێکی گەرمی کونسوڵی گشتی ئەڵمانی دەکەین لە هەولێر و پەیمانی ئەوەشی داوە کە لە سەردانی داهاتوویدا زیاتر دەمێنێتەوە و زیاتر تیشک دەخاتە سەر ئەو کێشە و گرفتانەی کە ئێمە بە تایبەتی لە ڕووی پرۆژەکان هەیتمانە بۆ بتوانن چۆن وەکو وڵاتی ئەڵمانیا هاوکاری پاڵپشتمان بتن بەجارشکەوە سوپاسی جەنابی کونسوڵ دەکەین و هیوادارین سەردانەکانیان بەردەوام بێتن و تێگەیشتێکی زۆر باش لەگەڵ جەنابی کونسوڵ هەبوو جارشکە بە خێرهاتنی دەکەین. Good morning, everybody. My name is Klaus Streicher. I'm the Consul General of the Federal Republic of Germany. First of all, let me thank you, Governor, and your staff for the warm and very friendly welcome. Major part of the job of a Consul General is not to talk only to government and representatives of political parties, but also to travel through the region. And this part of my job is indeed the most leisurable one, and that's why I came with great pleasure here today to visit Sōrān, this buzzing region. And I had a very interesting exchange with the governor and his staff about the political and the regional developments, about the challenges, but also about the interesting and inspiring plans of the governor and his staff to develop this region. And I'm very much looking forward to further deepening the cooperation between Germany and the region. And I very much hope that I very soon will have the opportunity to visit this region again, and hopefully with a little bit more time. Thank you, Governor. Thank you to your staff again for this warm welcome. Thank you very much.